وەیەکی ئەوە بوو کە لە یەکێک لە مادەکانە بە تایبەت ئەوەی هەموارکردنەوەی مادەی 79 ئەمان سازشی کرد لەسەر دەسەڵاتێکی خۆی و ئەو دەسەڵاتیدا بە حکوومەت بە شێوازێک کە ئەگەر لەمە دوا هەر پرۆژە یاسایەک لە پەرلەمان کرێت ئەو پرۆژە یاسایە ئەگەر ڕەهەندی دارایی تیابێت کە لە نێوان کەوانەیە کاڵێم زۆرینەی پرۆژە یاساکان ڕەهەندی داراییان هەیە ئەو پرۆژەیە ناخرایەتی ئەو دەسەڵاتی لە خۆشی وەرگرتەوە کە نەتوانێت بۆ حکوومەت و حکوومەت ڕەزامەندی لەسەر دەرنەبڕێت و نەیگەڕێتەوە بۆ پەرلەمان بەم پێش بە کورتی حکوومەت لەمە دوا پەرلەمان بەڕێوە دەبات حکوومەت لەمە دوا بڕیارەیە کە پەرلەمان چ پرۆژەیەک بخوێنێتەوە و چ پرۆژەیەک نەخوێنێتەوە حکوومەت ئەتوانێت پرۆژەکانی پەرلەمان ڕەفز بکە ئەمە خۆی لە خۆیان کۆتوبەندکردنی پەرلەمانە لەلایەن حکوومەتەوە کە بەداخەوە بە پیلانی هەردوو حیزبی دەسەڵاتی پارتی و یەکێتی و بە هاوکاری هەندێک فراکسیۆنی تر تێپەڕێ ئەوەی کە جێی ملاحەزەیە بۆ ئێمە ئەوەیە کە لە بڕگەی کۆتایی ئەم پەیڕەوەیە کە هەموار کرایەوە بەداخەوە بە پیلانی هەردوو حیزبی پارتی و یەکێتی جەواویشی نەهێنابێ بۆ چوونە پەرلەمان و حیزبەکەی پاڵپشتی کردبێ و دەنگی بۆ کۆ کردبێتەوە و متمانەی هاوڵاتیانی بۆ کۆ کردبێتەوە و ناردبێتە پەرلەمان بتوانێت لە ناو پەرلەمانە بڕاتە لای فراکسیۆنێکی تر و ئەگەر زۆر بە سادەیی بڵێم بتوانێت خۆی بفرۆشێ یان کورسەکەی یان موقعەکەی بفرۆشێ کە ئەمە خیانەتکردنە لە دەنگ خیانەتکردنە لە متمانەی هاوڵاتیان و خیانەتکردنە لەو پەیام و بانگەشانەی کە لە پێشترا پەرلەمانتاران یان کاندیدەکان داویانە بە هاوڵاتیان ئەوەی کە گرنگە بۆ ئێمە ئەوەیە کە لە سەرەتاوە وایان دەرەخەز هەردوو حیزبی دەسەڵات کە هیچ گرنگیەک بنەوەی نوێ نادەن بەڵام ئەم هەڵوێستیان دەری خەزیان ئەم پیلانەی ئەمڕۆیان ئەم شێوازی کارکردن و هەموارکردنەوەی ئەمڕۆ دەری خست کە لە ئیفلاسی سیاسی هەردوو پارتی یەکێتی و پارتی و لە ترسیان لە هەڵوێست و لە بوێری و لە ئازایەتی جوڵانەوەی نەوەی نوێ و فراکسیۆنی نەوەی نوێ ئەم پیلانەیان دژی نەوەی نوێ بە شێوەیەکی تایبەت و دژی ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی گشتی ئەنجامدا ڕەنگە بتوانن هەندێک پەرلەمانتار بەم یاسایە بکڕن یا هەندێک پەرلەمانتار بۆ لای خۆیان ڕاکێشن بەڵام خۆ ناتوانن دەنگی هەزاران یان سەدا هەزار هاوڵاتی دژی دەسەڵات ڕابکێشن بۆ خۆیان هیچ دەسەڵاتێک لە دنیای نەیتوانیوە بە کڕینی دەنگ و متمانەی خەڵک بمێنێتەوە بە پێچەوانەوە لاوااستر بووە و لە بەرچاوی هاوڵاتیان ئەوەندەی تر بێ ئەرزشتر بووە ئێمە ئەوەی کە پەیاممانە بۆ هاوڵاتیانەوەی وەکو فراکسیۆنی نەوەی نوێ وەکو ئەو هاوڕێیانم کە پابندین بە ئام و بە ئەجەندای جوڵانەوەکەمان بۆ خزمەتی خەڵکە ئەوەیە کە دووپاتێکینەوە بەردەوامە بین لەسەر دژایەتیکردنی هەر ستەم و هەر گەندەڵیەک کە لە هەرێمی کوردستانە لەلایەن دەسەڵات و بە تایبەت پارتی وێکێتیەوە ئەنجام بدرێ و ئەبین بە دڕک بۆ چاوی دەسەڵات و ئەو دوو حیزبەی دەسەڵات کە پلانگێریەکەن دژی خەڵک وەستەمیان لێکن و مافەکانیان زەوتەکەن و دوجاریش ئەڵێن ڕەنگە بتوانن چەند دەنگێ بکڕن بەڵام هەزاران و سەدان هەزار دەنگ لە ژیان ئەوەستێتەوە و هیچ دەسەڵاتێک لە دنیای نەیتوانێت بەم شێوازە بەردەوام بێ و دوجار بە دڵنیاییەوە سەرکەوتن تەنها بۆ ئەو کەسانەیە کە ڕازگۆن لەگەڵ پەیامەکانیان و خزمەتی خەڵکەکان و دوجار ڕازگۆ بن لەگەڵ ئەو خەڵکانەی کە دەنگیان پێداون و متمانەیان پێداون و گەیانیانە دەستان خۆش بێت لە ڕاستیە پەرلەمانتار کاری ئەوە نییە خۆی بفرۆشێ پەرلەمانتار کاری ئەوەیە کە مافی هاوڵاتیان وەرگێتەوە ئەبێ کاری سەرەکی پەرلەمانتار بریتی بێ لەوەی کە چۆن حەقی هاوڵاتی لە قورگی دەسەڵات و بە تایبەت لە چنگی هەردوو حیزبی پارتی وێکێتی دەربهێنێت ئەوە کاری سەرەکی پەرلەمانتارەوە ئێمە لە فراکسیۆنی نەوەی نوێ ئەو هاوڕێیانم کە ئیلتیزامی تەوامان هەیە بە جوڵانەوەکە و بە سەرۆکی جوڵانەوەکە و بە ئەجەندا و بە بەڵێنەکانمانەوە هەتا سەر ئێسکان داکۆکیەکەن لە مافی هاوڵاتیان و هەر پرۆژەیەک هەر بڕیارێک هەر کارێک بۆ خزمەتی هاوڵاتی بێ بە بێ سێودوو بەرەو ڕووی ڕۆین و دەنگی پێین و داکۆکی لێکەین و دەستی جەنابتان خۆش